الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله. سڵاوتان لەبێت و ڕۆژ و تاعاتی هەمووان قوبوڵ بێت. ئەمڕۆ ئێمە هاتوونەتە لای یەکێک لە پزیشکەکانی شاری سلێمانی کە پسپۆری نەخۆشیەکانی منداڵانە، بەڵام ئەمڕۆ ئێمە باز لە بواری تەندروستی ناکەین لەگەڵ ئەو پزیشکە بەڕێزەیە، بەڵکو باز لە دیوێکی دیکەی ژیانیەکەین کە ئەویش دکتۆر کۆچەر عومەرە. باز لە ئەوەکەین کە شارەزاییەکی زۆر باشی هەیە لە بانگبێژی و قورئان خوێندندا و ئەتوانین بڵێین خاوەنی خەڵاتی ناوخۆیی و دەرەوەی وڵاتیشە لەو بوارەیە. لەگەڵمان بن. رسول الله حي على الصلاة حي على الصلاة. دکتۆر جیان سڵاوت لێ بێت. پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و لە هەمان کاتا بانگبێژ و قورئان خوێنی نێودەوڵەتی ئەم ڕێخستنە چۆن؟ بەنای خوا سڵاو لە جەنابتانم لە بینێ بەڕێزەکان، داواکارم ڕەمەزانی هەموو لایەک مبارەک بێ و تاعەتتان قوڵ بێ ئینشاءڵڵا. هەڵبەتە ئەم دوو بەهرێ هەردووکیان فەزلی خوای گەورن. وەکو خوێندنەکە کە گەیشتمەتە ماستە الحەمدوللا و خاوەنی بڕواناوی دکتۆرام لە نەخۆشیەکانی منداڵان و تازە لەدایکبووان، ئەمە لە پاش فەزلی خوا ئەگەڕێتەوە بۆ هەوڵ و ماندووبوونی دایک و باوکی عەزیزم و خێزانی خۆشەویستم و ئەو کەسانش کە لە چوادۆرم هاندەرم بوون و کۆش و ماندووبوونی خۆشم. لە پاش ئەمە وەکو هونەری بانگبێژی و قورئان خوێندن هەر لە تەمەنی 7 ساڵیەوە ئەم بەهرەیەم لە خۆمان شکە برد. ئەوە بوو پاشوێ کە باوکی عەزیزم کە لە خزمەتی ئەو کاتە شاگرد بووم تەشجیعێکردم، هاوکارم بوو بە ڕۆژ تا ئێوارە قورئان لە دوکانەکە ئیشێ کرد، گوێم لێگرت. یعنی بەمە زیاتر معتاد بووم لەسەر گوێگرتن لە قورئان و خوێندنیشی. قورئان خوێندن وەکو باران وایە کە باران ئەبارێت تۆ زۆر گوێ بگرە، چۆن کانێک ئەتەقێت تۆش ئەتەقیت، ئیتر ئەکەویتە خوێندنی قورئان. بانگبێژەکەش بە هەمان شێوە کاتە مامۆستا مەلا محەممەد هەبوو لە مزگەوتی گەورە بێ لە مامۆستا مەلا محەممەدی دەنگەورە بەڕەحمەت بێ، ئەو لە ژیانە ماوە لێرە و دەستەکانی ماجەکەم شێوازی بانگی حرەمی مەککەیە خوێن. ئیتر لەو کاتەوە عشقی ئەو شێوازە بانگەژوم، هەتا وەکو وای لێهات عێراق بە ڕووی جیهانی ئیسلامی و جیهان ئەکرایە لە دوای ڕووخانی ڕژەی بەعس، ئیتر زیاتر پەرەم بەم دووبارەدا. ئەو بۆ الحەمدوللا لە بواری دەنگخۆشی و تیلاوەیە لە ساڵی 2010 لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران عێراق پلەیەکەم بەدەستهێنا لەسەر هەردوو دیوانی وەقفی سونە و شیعە، و لە بواری بانگبێژیش پاشووی کە الحەمدوللا ئەم خولی بانگبێژیانەمان دەست پێ کرد و لە جیهانە دەنگیدایەوەنەکە لە هەرێمی کوردستانە الحەمدوللا لە چەندین وڵاتی شەر بۆ بانگبێژی بانگشکرام کە بانگم فەرموو لەگەڵ خوێندنی قورئانەکە ئەڵبەتە کەمەش الحەمدوللا کاریگەریکی زۆر ئیجابی هەبووە لەسەر هەم دۆزی خۆمان وەکو کورد هەم وەکو هونەری بانگبێژی لەسەر ئاستی هەرێمی کوردستان. لە تەواوی دنیاە لە جیهانی ئیسلامیە چەند جۆر و شێوازێکیان ئاوازێکی بانگبێژی هەیە. ئەم جیاوازیە چۆن دروست بووە بۆ دروست بووە؟ ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسانی کە بەهرەدار بوون لەو شوێنانە. بۆ نمونە لە دۆڵی ڕافیدەینە کە وڵاتی عێراق ئەگرێتەوە، وڵاتی عێراق مەشهور بە شێواز و نەمەتێکی تایبەتی خۆی کە بانگی پێدراوە. وڵاتی میسر بۆ خۆی مەدرسەیەک، هەر چۆن عولەما فەرمون کاتێک کە قورئان هاتۆتە خوارێ لە مەککە خوێندراوە یەکەم جار، بۆ لە مەکە دابەزیەوە با بڵین، لە میسر خوێندراوە، لە تورکیا لەبەر کراوە. ئێستا عولەما وای پێڵن تەنها لە شاری ئەستەمبوڵا بەتەنیا 1 ملیۆن حافظ قورئان هەیە، یعنی ڕقەمێکی خەیاڵیە. بۆی ئەمەی کە هەیە ئێستا بەم شازەتەوە ذکرا. و پاشان ئەو بانگش کە تایبەتە بە منطقەی نەجد و حیجاز بانگی مەکە و مەدینە، ئەوەش بانگێکە کە سیمایەکی ڕۆحی و تایبەتی لە دڵدەرونی هەموو موسڵمانەکە کە ئەو شوێنەی بینیوە. یعنی مەدرسەکان جیاوازە، مەدرسەی جەزایری هەیە، مەغاریبی عەرەبی بەگشتی مەدرسەکانیان جیاوازە، مەدرسەی سووری هەیە، شامی، یعنی کۆمەڵێک مەدرسەی جیاوازەیە کە هەرەکان تایبەتمەندی و اختصاصی خۆیانە بۆ شازی بانگدا. ئەتوانین بڵێنەوە بزانین بۆ نمونە عێراقی جیاوازێکی لەگەڵ بانگبێژی لە حرەمی مەکەیە؟ بەڵێ شازی بانگبێژی عێراقی زیاتر حەنانێکی تایە. مەسەڵەن ئەگەر بە شازێک بانگ فەرمووین ئابم شێوە الله أكبر الله أكبر الله أكبر الله
ئەمە ئاوازی بەیاتە شێوازی عراقی مەسەڵەن شێوازی تریشیان زۆرە بەڵام ئەوەی کە گرنگە نەمەتەکان نە خاوە نە توندە حەنانێکی تایە کە تایبەتمەندی ئەم خاکە جوان و مبارەکە ئەدا بەدەستەوە شوازی ترمانەیە شوازی میسریە بەعام ئاوازی میسری ئەوەی کە زۆر مەشهورن تیا قاری ئەکۆنەکان و تازەکانیشان حیجازە لەگەڵ ڕەستە ئاوازی ڕستیان زۆر زۆر تایبەتە لە بری قورئان بێژە ئەخۆ بڵین قورئان خوێنە زۆر بە ناوبانگەکانی وڵاتی میسر بانگیان پێداوە مەسەڵەن شوازەکەی ئاوازی ڕستە عادەتی بەم شێوەیە أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله أما شوازي مصر طبعا مصري شوازي حجازي شان هي مثلا مقطعي كورتيج لوغا عرسكم مثلا حي على الفلاح حي على الفلاح أما تقريبا دو شوازك مصر زوزو بي مشهورة شوازك تلك ضلشين اللي ضليهم مسلمانك أيش بليتيلا باني حرم مكة ومدينة معني طبعا حرم مكة أو كشوة وشون جويلة بان كان مجموعة شوازي هي بلام دو شوازان زور مشهورة حرمي يكو دو من بمشوا ناس عندهم ولا بيجو أكاونت كاني خو ما خلقش بمشوا ناس سويتين شوازي كمان شواز الرصانكي شيخ علي ملاك سبان بيجي ساروكي بان بيجي كاني مكة وبيوترت بلالي حرم بمشي أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله أما شوازي كمي حرم مكة شوازي دومي أبم شبه حي على الصلاة حي على الصلاة أو كاميرة بانجي مدينة طبعا برأي خوم أقلهم برسي بلي قرسترين بانج لعالم إن شاء الله بانجي مدينة براستي شكله بانجن كزور زور كاريجرة بلام زور قرص يعني رنگ لم برنامج جناب تأسنة توانم مرجعي كي بلام بس بينر وبيسر بزانة شونا شازكي يك برجع عرضكم بيبزاني كشند قرص أشهد أشهد أن محمد رسول الله يعني براستي زور قرصة بلام زور كاريجرة وأوازي بياتا زور بالمدرسة كان بشوازي جواز بانغ فرمون آوازا كان تيكال يعني أتواني بو همو مدرسيك همو آوازيك بكاربيني باشا دكتور جان دەنگخۆشی تا چەند کاریگەری هەیە لەسەر بانگ بێژی و قورئان خوێندن و
جیاوازیەک پێویستە هەبێت لە نێوان ئاوازی بانگی بەیانی ئەمە بە نمونە وەرەگرین بانگی بەیانی و لەگەڵ بانگی نیۆڕۆ بە هەمان شێوە بە کاتەکانی کرد. طبعا بۆ بەرەکەتی دیدارێک حەز دەکەم ئاماژە بە دوو فەرمووی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەمیان لە فەزلی موەزین فەرمێت المؤذنون أطول الناس أعناقا يوم القيامة. پێغەمبەر صلی الله فەرمێت بانگبێژەکان لە قیامەتە گردنیان لەموو کەس بەرزترە واتە بەسەر خەڵکە ئەڕوان. ئەمە یەک. دوو ئەفەرمێت فليؤذن خير منكم. با ئەو کەسە بانگبای لە هەمووتان باشترە چ لە ڕووی ئەداوە چ لە ڕووی دەنگیشەوە. تۆ لە شوێنێک کە دوو کەس بانگوەنیشا دەنگیان خۆش بێ ئەم ئەو لێوەترە بۆی خەڵک ڕاکێشێ بۆ بانگ بۆ مزگەوت. طبیعەتی بانگ وایە کە یەکێک دەنگی خۆش بوو لە خۆتۆ دڵ کەمرکێشە کابرە مزگەوت. وەکو جیاوازی بانگەکان هەڵبەت هەمووان نەزانین لە نوێژی بەیانی هەتا عیشا کۆمەڵێک کارتێکەری بەهۆی خۆر و کارتێکەری جەوی ڕۆژ ئەگۆڕێ چ شەو چ ڕۆژ یعنی هەم گۆڕانکاری لە کاتەکانە ڕوایە هەم گۆڕانکاری لە سروشتی جەوەکە دروستێ. بۆ نمونە بانگی بەیانی خەڵک خەوتووە لە قوڵای خەوایە هادی بووەتەوە تۆ ناکەی بانگێک ڕاچڵێک نەرە بێ بۆ ئەو کەسە بانگێکی هادی نەرم ئەدەی مەسەڵەن کێ لەو بانگانی کە بەپێی مەدرسە و بەپێوش ناسراوە بانگی عێراقی مەسەڵەن الله ئەکبەر بانکی نەرمە واش لە بەرامبەرەکە دەکەیت لەوەی کە نووسووە خەبەری بێتەوە. ئەتوانی بانگی توندیش بێ بەڵام هونەری تیان نییە ئەگەر بانگێکی ئاوە ناسک و جوان هەوێ تۆبی بەرامبەرەکەت بەم شێوێ مەسەڵەن ناڕەحەتگیر. بانگی نیۆڕۆ عادەتەن شێوازی حیجاز بەکارێ. حیجازیش بە هەموو شێوازەکان چ میسری بێ چ مەکە بێ یعنی بۆ شێوازی کە تۆ حەزیە عێراقی بێ مەسەڵەن ئەمە یەکێکە لەو شێوازانە. أشهد أن محمدا رسول الله. ئەم شوازی حیجازە ئەتوانین بانگی نیۆڕۆ بێبن. بانگی عەسر بەعام ئاوازی ڕەست بەکارێ جاعاتەن ڕەست ئەوەی کە مۆرکە و ناسراوە هی میسرە بە تایبەتی مەسەڵەن الله أكبر الله أكبر لا إله إلا الله. أما بانگی عسر بانگی مغرب بانگی سریعة وەکو دۆکیمنتیش ئەم بانگی کە مەغریبان لە کەناڵی ئاسمانی کورسات پەخشەکرێ ئەو بانگی کە تەجیر تۆمارم کردو بانگی سێگایە بانگی سریعە لەبەری کاتی بینی مەغریب و عیشا کەمە بۆیە بە هەم بانکە سریعە هەم نوێژەکەش زوو ئەکرێ بەتایبەتی لە ڕەمەزان طبعاً بەڵام بەعام لەبەری بینی مەغریب و عیشات وەختی ڕۆشتنەوەی خەڵکەڕە بانگی سریعە بۆ نمونە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. بانگی عیشا کۆمەڵێک شێوازمانەیە ئەتوانین بە سەبا بخوێن هەمانە بە عشاقی حوسینیە خوێنێ یعنی ئەبێ بانکی پڕ بێ لە حوزن لەبەروی ئیتر ئەچینە قوڵایشە و ماندوو بوونەکان ئیتر بڵێن کۆتایی پێ ئیستراحەت دەست پێەکە مەسەڵەن الله أكبر الله أكبر الله أكبر ئەمە شازە ئیتر شازی تریش دۆر وەڵحاڵ ئەمە تقریبا پوختەیەکی هەر پێنج فەرزەکەی کە بانگبێژێکی ئەکادمی بتوانێت بانگی پێ بفەرمێ. دەستە خۆش بێت دکتۆر ئەوەی کە زۆر ناسراوە وەکو قورئان خوێن باشە لە جیهانی ئیسلامیە با بڵێن چەندین نمونە هەیە لەوانە شێخ عەبدولباسط و لەوانە شێخ مەنشاوی و وەکو عێراقیش وەلید ئیبراهیممان هەیە ئەتوانین بڵێن کە تۆ خۆشەویستیت بۆ دەنگی کامیان هەیە و ئەتوانین بڵێن کامیان زیاتر ناسراوترێکە؟ بەڵێ وەڵاهی هەرێکە لە وڵاتی خۆی ناسراوە بەعامیش لەسەر جیهانی ئیسلامی هەمیان ناسراون بەڵام مەسەڵەن وەکو خۆم حەزم بۆ هەمیان هەیە
حتى مثلا لە فیستیڤاڵی خاڵێمە دەستمان ڕانەگەیشت بە شێخ عەبدولباسط کوڕەکەی ماپانگەش کرد. شێخ وەلید ئیبراهیم بەنیازم بێنی نەخۆشکە و قەدەری خواست بۆ ساڵی داهاتوو وفاتی کرد. یعنی ئەوەی کە لە بەرنامە هەبووە توانین بانگبێژە قورآن خوێنە هەر دیارەکانی جیهان بینە سەر سەکۆی فیستیڤاڵی خاڵ. حتا کە هینمان هێنا کوڕەکەی شێخ عەبدولباسطمانە شێخ یاسر وتی باوکم چەند جار ئەیوت خوای گەورە بۆیە سوورەتی یوسفی ناردۆتە خوار بۆی شێخ وەلید ئیبراهیم پێ بخوێنێ چونکە بە فیعلی بەرجەستەکردنی چیرۆکێکی ئاوا پڕ لە سیناریۆی قرس و دڵتەزێن کە بەسەر حەزەتی یوسف عەلەیهی سەلام تەنها لە خوێندنەکەی وەلید ئیبراهیمە بەرجەستا کرێ. بەڕاستی شایانی ئەوەیە کە موسڵمان شانازی پێوە بکات، موسڵمان بەتایبەتی ئەهلی عێراق و کوردستان شانازی بەم پیاوە بکەن کە لە مێژووە سوورەتی یوسفی بە شێوازی خوێندووە کە پڕە لە تایبەتمەندی. بۆ نمونە بانونێکیش حەزەکەم عەرزکەم لە مەشهەدێکە کە براکانی حەزەتی یوسف عەلەیهی سەلام بە ئەو قەمیس و چاکەتەی حەزەتی یوسفۆ بلووسەیەوە کە خوێنی گورگەکان پێوە کردهبوو بە خوێنێکی درۆی نەهاتبوون و بۆ لای باوکیان بۆ خزمەت حەزەتی یاعقوب وتیان کە بە حساب گورگ خواردوێتی. هەم بوختانیان بۆ براکان کرد، هەم براکەشیان بە نیەتی کوشتن خستە بەیەکەوە. ئەو بۆ خوای گەورە پاراستی. جا خۆت بخەو ئەو مەشهەدەوە لەگەڵ براکانی حەزەتی یوسف وەرە ژوورەوە کە سوور ئەزانی ئەم شتە ڕاست نییە، بە گریانێکی ناڕاستەوە هێنەوە بەردەم پێغەمبەرێک مژدەی وفات و مردنی کوڕەکەی پێدەن لە کارەساتێکی جەرگ بڕە. ئەفەرمێ ئاەتەکە وجاءوا على أعوذ بالله من الشيطان الرجيم وجاءوا على قميصه بدم كذب. هاتن قەمیسەکەی حەزەتی یوسفیان هێنا بە خوێنێکی درۆینەوە. جام بەشەدا بینەریش حەزەکەم هەمان بێکە بچینە ژوورەکەەوە لەگەڵ براکانی حەزەتی یوسف. ئەماکەین بە کۆتایی ئەم ڕگەیەمان باشە. پێمان خۆشە هەم من هەم بینەران پێکەوە جومان لە ئەم پارچەی قورئانی پیرۆز بێ بە دەنگی بەڕێزت و بە شێوازی شێخ وەلید ئیبراهیم ئینشاءڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. وجاءوا على قميصه بدم كذب قال بل سولت لكم أنفسكم أمرا فصبر جميل والله المستعان على ما تصفون. صدق الله